پێش 50 ساڵ لە یاریکی دۆستانەدا هەردوویانی سلێمانی و شارقی ئەماراتی لە یاریکی دۆستانەدا بێگەشتون. لەو یاریەدا یاریزانانی سلێمانی سەرەڕای ئاستێکی بەرز لە یاریەکەدا توانیان ئەنجام یاریەکە لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە. ئەوەی جێ ئاماژە بووە یانی سلێمانی لەو کاتەدا یەکێک بووە لە یانە بەهێزەکان لە سەر ئاستی عێراق و چەندین یاری دۆستانی لەگەڵ تیپەکانی دەرەوەی عێراق و ناوخۆ ئەنجامداوە و هەمیشە ئەنجامەکانیان دڵخۆشکەر بووە. یەکێک لەو یاریزانانەی کە لە یاریەکی بەرامبەر شارقە بەشدار بووە پێش 50 ساڵ مامۆستا محەممەد بچکۆلە کە لە ئێستادا ڕاستەوخۆ لە ستودیۆ کورسات نیوز میوانە و ڕووداوەکانی ئەو یاریەمان بیر دەخاتەوە. مامۆستا بەخێربێت، سواز بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بەنای خوای گەورە و بەخشندە و میهرەبان. سڵاو لە بینەران. ڕۆژی 23 هەشتی 1970 واتە 50 ساڵ لەوە پێش لە یاریکی دۆستانەدا ئەو کاتە تەبەن نێوانی کورد و بەغا باش بوو. بەیانی 11 ئازار هەفتا تازە خوێنرابەوە لەبەرەوە تیپی یانەی شارقی ئەماراتیان نردوە سلێمانی کە یاریی دۆستانەمان لەگەڵا بکەن ئەو تیپە نۆ یاریکەریان هەڵبژاردی ئامارات بوو. لەو یاریە تایمی یەکەم 1-1 بووین، تایمی دووەم 4 گۆڵی ترمان لێکردن 5-1 لێمابردنەوە. بەڵێ مامۆستا محەممەد ئەگەر بکرێت باسێک لە پێکاتی ئەو کاتیانی سلێمانیمان بۆ بکەیت، پێکاتەکە لەسەر چ بناخەیەک هەڵبژێت؟ ئێمە یاریکارەکان ئەو کاتە خەڵکیان بەرپرسانی ئەو کاتە ڕاهێنەرەکان خەڵکیان ئەبینین لە تیپە میلەکانە کە بەدڵیان وایە ئەیان هێنا. ئیتر ئێمەش بۆ ئەو یاریە گۆڵچەکەمان حەمەسیروان بوو، یادی بەخێر ئێستا لە ئەمریکایە. بەرگری لای چەپمان ڕەزاق تاهیر خوا ئەفریقا کۆچی دوایی کردووە، ڕەزاق سوور مەشهور بوو. هەروەها بەرگری لای ڕاستمان خوا لێ خۆش بوو، مامۆستا عەلی لەتیف بوو. یاریگەرەکانی ترمان عەلی مەحسووم ڕەوفی زەینەب، هێڵی ناوڕاستمان تایری حاجی شەغلەتیفی عەلاف ناسرا بە تاڵەخڕە شەهید قارەمانی میلەتەکەمان جەمال عەلی باپیر و هەروەها خوا لێ خۆش بوو کەمال عەبدوڵڵا کەمالی حەبێ هێزوەرەکانیش مەجی میرخان، عومەر محەممەد موراد، عومەر ڕەش و لەگەڵ من. زۆر باشە. ڕاهێنەری ئەو کاتیانی سلێمانی کێ بوو؟ بەڕێز مامۆستا ئیبراهیم قاسم بوو. زۆر باشە. باشە کاک محەممەد ئەگەر پێمان بڵێ بەشداریکردنی یانی سلێمانی لە خولەکانی عێراق ئەو کاتە چۆن بۆ بەشداری خولەکانی کردووە؟ خۆی بە زۆری ئەو کاتانی یاری هەڵبژاردەی شارەکان نەکرا، یانی سلێمانیش هەم هەڵبژاردی سلێمانی بوو هەم یانی سلێمانی بوو. یەکەم خولی عێراق کە دامەزرا خولی یانەکان ساڵی 1970 دامەزرا. ئیتر لە 1970 یانی سلێمانیش لە خولەکانان بەشداری کردووە. پێشەوە بەس هەر یاری هەڵبژاردەکان هەبوو. دەوری دەرزانیابی عێراق بۆیش هەر تەناتی پەکانی بەغا و لەگەڵ بەسڕەتیا بوو. بەڵام 1970 بۆ یەکەم جار خولی یانەکانی عێراق ئەویش خەبیری ڕووسیان هێنا. ئەو خەبیرە ڕووسیانە زۆر دەورانە بوو، توانیان کە دەوری لە عێراقا خولەکان بکەنەوە بۆ یانەکانی عێراق و هەموو شارەکان. زۆر باشە. بینە سەر یاریە دۆستانەکەتان بەرامبەر بەیانی شارقی ئەماراتی. دروستکردنی ئەو یاریە لە بینی یانێکی کوردیا و یانێکی دەرەوەی عێراقدا بۆ ئێوە کارێکی قورس نەبوو، چۆن ئەو یاریەتان ڕێکخست؟ ئێمە ئەو کاتە وەکو باسم کرد بەیانی 11 ئازاری هەفتا تازە خوێنرابووە، لەگەڵ بەقا پەیوەندیمان باش بوو. هەروەها هەندەری گەورەی سلێمانی کاکفایقی قەساب و سەرۆکی یانی سلێمانی کاک عەلی ئەحمەدی تا پەیوەندیان لەگەڵ بەغا باش بوو، لەگەڵ یەکێتی فوتبۆڵی عێراق. ئیتر ئەو شتانە هەمووی دەوری هەبوو، دوای ئێمە تیپێکی تۆکمەمان هەبوو، یعنی نەتەساین هەستی پێ بهاتە نەتەساین ئەنجامێکی حیابەرە بێنین. لەبەرەوە بەغاش بڕای پێمان بوو کە هەستی پێ بنێرێ زەرەر ناکات و سمعی عێراق و سمعی کوردستانیش پارێزێ. بەڵێ وەک زانین یاریەکە لە یاریگایانی سلێمانی بەڕێوەچووە کە بە مەلعەبەکە لە ناو وەرزشوانان و بەگشتی ناسراوە. بەشداریکردنی هاندەران چۆن بوو لەو یاریەدا، تا چەند کاری کردە سەر ئاستی وەرزش لە شاری سلێمانیە؟ ئەو یاریە خەڵکێکی زۆر هاتە بوو، زۆر دەرجە. بەڵام من بیستە بژمارەکەم لەبیر نییە، بەڵام پێش ئەوە 1970 بە 2 مانگە پێشەوە یاریە لەگەڵ قارەمانی یانەکانی ئاسیاری مانگەکانی ئالیاتی سوڵتەی بەغا بوو. یانی ئالیاتی سوڵتەی بەغا لە خولی ئاسیاویە هەموو یانەکانی داپاچی لە هەمویانی بردەوە، ئەخیر یاری لەگەڵ ئیسرائیل لامایەوە. یعنی حکومەتی عێراقی سەحابی پێکەتی وەرنەوە مەیک یاریەکە مەکەن. بیان کردای بە ئاسانی لە ئیسرائیل نەبردەوە. ئیتر ئەو کاتە ئەو تیپیان هێنا
بۆ سلێمانی ئەو تیپە بە بیرمێ 1000 دینارمان فرۆشت بیتاقە 50 فلس بوو واتە 20,000 کەس هاتۆ بۆ سێر یاری ئالیات اینجا مدەڕەتی سەر و خواریشەوە نەبوو کاتە هەر شورای بوو ماڵەکان لێەوە بێزگەلوی بە خۆڕایەتە تۆ ژوورەوە بێزگەوی لە ماڵەکان و لە شوراکانەوە بە خۆڕایی سێریان کردووە 20,000 کەس زبز بیتاقە هاتووە بۆ سێر یاری شارقەش عینش زۆر خەرباڵغ بوو بەس بەبیرم نایچەند بوو. ڕاستە ئەگەر باسێک لە ئاسی ناوژیوانان بکەین لەو کاتەیە وەکو ئێستا خۆمان ئەزانین کە ساڵانە لە ئێستاە خولی جۆراوجۆرەکرێتەوە بۆ ئاستی بەرزکردنی ئاستی ناوژیوانەکان لەو کاتەیە ئاستی ناوژیوانان چۆن بوو ئێوەکو یاریزانێکی دیار لەو کاتەیە لە ئاستی ناوژیوانەکان ڕازی بوون خۆی ناوژیانی ئەوسا زۆری لە یاریکردنەوە هاتووە هەست کەسێکی لە یاریکردنەوە بێت لە هەز وەرزشەکە ئەتوانێت تەجروبەیەکی باشتری هەبێت لەوانەیە سەمانی ئێستا کەمێک یاریان کردو لە پڕ بێ بە حەکەم ئەبێ بە داوەر لەبەرەوە ئەوانەی ئەوسا زۆر بەتوانابوون یاری ئەو یاریش کە هین بوو خوا لێ خۆشبوان مامۆستا ساڵگوڵ عارف حەکەمی داوەری ناوەڕاست بوو خوا لێ خۆش بوو کاک فەهیم فەقیڕەشی یارمەتی دەری بوو خوا لێ خۆش بوو مامۆستادارە حاجی عەلی جاسوسیش کە هەرسێکیان خوا لیان خۆش مردوون ئەوان یاریەکان بەڕێوە. بینە سەر هەر باسی یاریزانان نەکەین بینە سەر ئاستی پزیشکی کە لە هەموو یانێکا پێویستە هەبێت بۆ چارەسەرکردنی هەر ڕووداوێکە تووشی یاریزانانە بێت و لەو کاتەیە بوونی پزیشکی لە لیانەکانە چۆن بووە؟ ئێمە کە لە یاری ئالیاتە کە حەوت دیاریکردن حەوت تەشتیان یاریکەی هەڵبژاردەی عێراق بوو خوا عافیکە کاپتنەکان عەبد کاظم بوو و سەباح حاتەم ڕیاض نووری لەتیف شەندەل ئەوانی کە لەبیرم ماوە نازانم لەبیرم نەما ناوەکان ئەمانە حەوتیان هەڵبژاردەی عێراق بوون یاریمان لەگەڵا کردن لە تایمی یەکەم کەمال عەبدوڵڵا نەسا و کەمالی حەبیە لە دووری 20 زیادە گۆڵێکی لێکردن دوای ئەوان گۆڵەکان کردەوە تایمی دووەم زەختێکی زۆر ئاختە سەرمان گۆڵیان بۆ نەکرایەوە یانیز بیبەنەوە کەوتن یاری تونگوتیش کە کەوتن یاری تونگوتیش لەگەڵ یاریکەرێکی بەرگری لای چەپی ئالەتی شڵتەی بەغا هەساین بۆ سەرێ سەرەکەم لیا من یەک کە لیا ناوچوانمان ناوچوان میشکان بەبیرم یە ئیداریەکمان لە دەرەوە بوو پەڕۆیەکی بۆڵام دەسەرەکی بۆڵام بەستم تر نازانم بەلیکی خۆم و بە ئارەقی ناوچوانی خۆم و بە نازانم چۆن چۆنی بە سڵمی خۆم چابوو هینمان نەبوو تەداویکەرمان نەبوو دوایەوە هەدوای من عەلی مەحسوومیش عەلی محەممەد ساڵح کە ناساوە عەلی مەحسووم یاریکەی بەرگری بوو لەگەڵ تاریق عەزیز هەسا بۆ سەر عەلی سەرەکەی لیا وەڵا ئەیجە کەلیشەشا بەسەری عەلیا سەرێکی شکان ئەی شەر عینش دەسەرشان بۆ وەڵا ئیتر خۆی بە سڵمی خۆی هین کەس نەبوو بێ خۆی بەلامانە چامان دەرەهات چیمان لێ چیمان لێ نایە خۆمان حەزمان لێ کرد و دوایە وەرزشکردنی و سارۆک وێستە نەبوو وەرزشکردن ینی بەتایبەتی عشق بوو سەنگەرێ بوو لە سەنگەرەکانی بەرگریکردن لە وڵات ئێمە کە هاتنە ساحەواریمانە کرد خۆمان وات داناکە پێشمەرگین بەرگری لە وڵاتەکەمانەکەین دوای حەزیشمان زۆر لێکرد من خۆم ڕۆژی وا بوو جاروا بوو ڕۆژێکە 3 جار چوون بۆ مەشقکردن بەیانیان فوتبۆڵ عەسان فوتبۆڵ 6 چوون باسکە مەکرد چونکە لە باسکەشا من یاریکەری هەڵبژاردەی سلێمانی و یانی سلێمانی بوو. بەڵێ بۆ پێیکە باز لە وەرزشی ببورن تۆپی پێ لە ڕابردووە ئەکەیکات بەو هەموو ناڕەحەتانیەوە ئێوە چێشتان لێ بینیوە ئایا وەرزشی ئەو کاتە بەراورد بە ئێستا چ گۆڕانکاریکی بەسەرات و ئایا پێشکەوتنی بەخۆ بینیوە یاخود ئەو شتانی کە ئێستا بەردەستە بۆ ڕێگە خۆشکەرە بۆ وەرزشەوانان کاری کردوتە سەر ئاستی وەرزشکاران ئەگەر بەهاتایە ئەو کاتەی ئێمە ئەو یاریگانی ئێستا هەیە هە بەس یاری گەشتەکانی تر ناڵم موچە و نازانم امتیازات ناڵم بەس ئەو یاریگایی کە ئێستا هەیە ئەوسا هەمان بۆیان شەو لە یاریگاکان نووسینێمە لە خۆشیە مرۆڤ کە نە ساحەمان ساحە بووە تۆپ بوو ساحە نایبوو ساحەیە بوو تۆپ نەبوو ئەنجا دوایی مەشاکلی خۆمان ئەنجا دوایی بە دە کەسمان جاروا بوو 10 دینارمان پێ نەبوو بە 10 کەسمان 10 دینارمان پێ نەبوو جاروا بووە ئەنجا جگە لە مەش ئێمە بە مناڵ و گەنجی گەڕەکە کۆنەکانی سێمانی مەڵکەنی و کانسکان و چوارباخ و گۆیژە و سەرشەقام هاتین تەحەدای ئەو تیپە بەهێزانی ئاسیامانە کرد بەڕاستی ینی نازانم بەراورد یەکەم لەگەڵ ئێستا زۆری فەرق. ڕاستە ئەو یاریزانانی کە باست کردن چەندیان لە ژیان داماون ئێستا ئەوەی کە لە ژیانە ماوە گۆڵچەکەمان حەمەسیروان ئەمریکایە تاهر لەتیف تالەخڕە تاهر حاج لەتیفی عەلاف کە دوو جار عەمەلاتی پشتی کردووە قوڕ بەسەرە لەسەر یاری شت ئێستا لە سویدا و عەلی مەحسووم کاپتنی تیپەکەمان بوو ماوە عەلی محەممەد ساڵح فاروقی کاکفایق ماوە ئازاد وەهاب ماوە عومەر ڕەش عومەر محەممەد مراد ماوە مەجید خان لە کۆیە مدیری شوڕتە بوو لەوێ تەقاوت بووە ئەو ماوە و ئیتر
باقیەکەی عمر محەممەد کەریم مردووە سەلام محەممەد کەریم خوالیان خۆشوی هەموو مردوون مەساعید لەتیف مردووە سەلام محەممەد کەریم مردووە کەمالی حەبێ مردووە ڕۆفی زێنەب شەهید بووە جەمال عەلیباپیر ئەی شەهید بووە ئیتر تقریبا 6 حوتێکمان ماوین و باقیەکەی تر هەموو وفاتیان کرد شەهید بوون وفاتیان کرد بەڵێ تەمەن درێژی بۆ ئێوە ئەگەر بتێ وێنەکانمان پیشان بیت ئەمەیان وێنەی یاری شارقی ئاماراتە ئەمەیان شارقی ئامارەتە بەتیقەلی گرتومانە ئەمەشیان وێنەی یاری ئالیاتی شڵتەی عێراقا کە هەر بە تێکەڵی گرتومانە یاریگەرە منتەخەب عێراقانی هەمووی تایە ئەمەشیان هەر نوع یاریگەرەکەی منتەخەب ئاماراتی هەیە ئەوان لە نەوەکانە چوونە مۆندیالەوە ئێمەش دەرە بە خۆمان جوزە لە لێ زۆر باشە مامۆستا محەممەد پشکۆل ڕایەنەری وەرزشی تۆپی پێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادومان کردی زۆر سپاس.